باسی خوێندنی پیشەیەکا و لە ئێستا و لایندەشە لەم نێوەندەشدا لە ڕۆژی دوێنەیە دیدارێک بەڕێوە چووە لەم دیدارەیە کۆمەڵە گفتوگوی باش کراوە لەسەر ئەو خوێندنانەی کە پیشەی بەتایبەتی لە ڕووی بازرگانی و پیشەسازی و تەنانەت ئەو کۆلێژانەشی زۆربەی لە زانکۆکانان بەتایبەتی کۆلێژی کوشتتوکاڵ ژەچێتە نێو ئەم چوارچێوەی پیشەیەوە چۆن ئێمە بتوانین کار لەسەر ئەم بابەتانە بکەین و وەگرنگی و تایبەتمەندی پێبین و لە ڕووی ئەکادمیەوە ئەو خوێندنانەی کە پیشەین لە دوجارە چه سوودێک بۆ ئەو کەسە بەجێڵێت چۆن نتوانێت بێتە خاوەن کارێکی خۆی چۆن نتوانێت پیشەیەکی خۆی هەبێت زۆر جار و تومانە ئەو کەسانی کە لە نێو بازارە ئاسنگەرن یاخود دارتاشن ئەمانەنەوە بۆنەوە ماوەتەوە ئەی ئێستایا لە ناو کۆمەڵە شوێنی دام و دەستگای حکومی و شوێنە ئەکادمیەکانە ئەم پیشیانە بە ئەکادمی ئەخوێنرێ و دوێنێش ئەم دیدارە سازکراوە ئایا تا چەند سوودی ئەبێ گفتوگۆکەی لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحیم محەممەد پسپۆڕی پەروەردەی پێشکەوتوو کە بەڕێز ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوان مامۆستا گیان زۆر بەخێر بەخێر باش بێت مامۆستا بەخێر بێ بەینی باش سەڵاو لە ئێوەی بەڕێز سەڵاو لە کەناڵی کورسات و لە بینەرانی کەناڵی کورسات و هەموو خەمخۆرانی پەروەردە زۆر سپاس بۆ ئامادەبوونێ با سەرەتایەک باز لە خوێندنی پیشەی بکەین بە گشتی مەبەسمان چێت دواییشە چینە نێو دیدارەکەەوە کە چۆن ئێوە گفتوگۆتان لەسەر کردو بەڵێ خوێندنی پیشەیی ئەو بەشانە ئەگرێتەوە کە زیاتر بایخ بە بوارە کارەمەیە کردەیەکان ئەدەن ئەوەی کەوا لە ماوەی ئەو خوێندنەیە سەرڕای وەرگرتنی کۆمەڵێک زانستی معرفی بابەتی زانستی و معرفی و ئەوانە کۆمەڵی کارامەیی فێر ئەبێت ئەو کەسەی کەوا لەو خوێندنا ئەبێت ئەو خوێندکارە کۆمەڵێک کارامەیی کردەی فێرە بێ کەوا بتوانێت لە داهاتووە پیشەیەک ئەنجام بدات وەکو ئەوەی کە لە خوێندنگە پیشەیەکانمانە هەیە پیشەییەکان چەند جۆرێکە میکانیکمان هەیە کارەبامان هەیە ئەلکترۆنمان هەیە تەنانەت گەشت و گوزار ئستاکێ ئامادەی گەشت و گوزارمان هەیە بازرگانیمان هەیە و هەروەها بۆ کچان درومان و دیزاین و ئەو جۆرە شتانە هەیە کە ئەمانە هەمووی ئەگەر بێت و پرۆگرامێکی پوخت و سەردەمیانەی هەبێت و کۆمەڵێک پێداویستی تایبەت بۆ ڕاهێنانی کردەیی لەسەر ئەو پیشانە و کاتی پێویست بۆیان تەرخان بکرێ بێگومان لە داهاتووە ئەتوانن ببن بە کادرێکی مامناوەندی پیشەیی کە هەم بۆ خۆیان و هەم بۆ گەلەکەش سوودێکی باشیان زۆر باشە مامۆستا بۆچی لە ئێستا بیر لەوە کرایەوە کە دیدارێکی پەروەردەی تایبەت بە خوێندنی پیشەی ئەمڕۆ ئایندە ڕای بخرێ بۆچی بیرتان لەوە کردەوە کە لە ڕێگای دیدارێکەوە ئەم بابەتە باسی لەوە کرێکە چەند پانێڵێکیشی تیادا پێشکەش کرابوو بەڵێ بەڕاستی خوێندنی پیشەیی نەک هەر ئێستاکێ من لە 2009 ساڵی 2009 یەکەم پرۆژەم پێشکەش کرد بە وەزارەتی پەروەردە لە 19 2009 نووسراوەکەم ئێستاکێش ماوە بەداخەوە ئیتر نازانم لەبەر ئەو هۆکارانی کەوا حکومەت خۆیە بێ وەڵام باتەوە بایەخێکی ئەو تۆ بە خوێندنی پیشەی نەدراوە و ئەو شتانێک کە هەیە ئێستاکێ لە خوێندنی پیشەیە هیچ سەردەمانێکی زۆر کۆنا قەت لەگەڵ سەردەمی ئێستایا ناگونجێت یعنی هیچ گونجاو نییە لە ئەم پێشکەوتن تەکنۆلۆژیایی کە ئێستاکێ هاتوۆتە دنیاوە هێشتا بەشی ئەلکترۆن لە ئامادەیی پیشەیە تەلەڤیزیۆنی لەمپە بخوێنی ئەوەی کاتۆدەکە و ئەوەی کە پشتەکەی ئەمەە دەرپەڕیوەتە دواوە و شاشەیەکی ئین و بە لەمپە ئیشەکات و ئەمانە ئێستاکێ های تەکنۆلۆژیای ورد و نانۆ تەکنۆلۆژیاش هاتووە کە ئەوە تانی ئەبینین ئامێرە تەکنۆلۆژیەکان زۆر کاراتر بوون زۆر بەتواناتر بوون و کوالیتیکی زۆر بەرزتریان هەیە لە ئەداکردنە و قەبارێکی بچووکتریشیان هەیە زۆر بچووکتر لە ئەوانەی کە هەبوو بێگومان ئەمە ئەندازەیی ئەم تەکنۆلۆژیایە لەگەڵ ئەندازەیی ئەو تەکنۆلۆژیایە کە وەختی خۆی لە هی پەنجاکان و شەستەکانە جیاوازێکی زۆری هەیە ئەمە نەک تەنها ئەو بەشەکانی کەش ئەگرێتەوە ئەو وەرشانێک کە ئێستاکێ هەیە ئەو بەشانی کە ئێستاکێ هەیە بۆ ڕاهێنان ئەو پرۆگرامەی کە هەیە هەر پرۆگرامە کۆنەکانن کە بەداخەوە چاکسازیتیان نەکراوە نوێسازیتیان نەکراوە کە پێویستە بە پێی سەردەم و بە پێی پێویستی بازاڕی کار لە سەردەمێکە ئێمە بازاڕی کار لەوانەیە پێویستی بە کۆمەڵێک پیشە هەبوو بێ بەڵام ئەمڕۆ کۆمەڵی پیشەی کە هاتوۆتە پێشەوە
کە پێویستە ئێمە ئەم ناوەندانەمان کە دامەزراندووە بۆ پێگەیاندنی کادری مام ناوەندی پیشەیی لەگەڵ پێویستیەکانی بازاڕی کاری ئەمڕۆیە پرۆگرامی خوێندنیان بۆ دابین بکەین بە پێی پێویستی بازاڕی کاری ئەمڕۆ ئێمە وەرشە و کارگە و شوێنی ڕاهێنانیان بۆ دابین بکەین بۆیە ئێمەش ئەم ساڵ وە چەند پرۆژەیەکی هاتۆتە پێشەوە کە وەزارەتی پەروەردە بە تەمایە چاکسازیەک بکات لە خوێندنی پیشەیە ئێمەش هەرچەند من خانەنشینم بەڵام هیوادارم ئەمە وەکو پەیامێک بۆ هاوڕێیانی خانەنشینم خانەنشینی نەکەن بە قۆناغێک چاوەڕوانی کۆتایی بێ بەڵکو ئەو ئەزمونەی کە هەیەە و توانیویانە لە ماوەی ساڵانی خزمەتیانە کۆمەڵێک ئەزمون کۆبکەنەوە لای خۆیان کەڵەکەت بێ لایەن بتوانن بەکاری بێنن و هەوڵ بن دا نەبڕێن لە پەروەردە چونکو پەروەردە پرۆسەیەکی بەردەوامە لەگەڵ هەموو ژیانە بەردەوام ئەبێت منیش لە دوای هەل لە خانەنشینیمەوە سەرەتای خانەنشینیمەوە لەگەڵ ڕێکخراوێکە ڕێکخراوێکی خۆبەخشی خۆژێنی سربەخۆ بە ناوی بزاوی ئاشتیەوە تێکەڵ بووم و لەوێ ئەرکی لیژنەی پەروەردەیان بە من سپارت کە ئێستاکێ دوێنێ ئێوارە بوو بە 141 ئەندامی لیژنەی پەروەردە کە هەمانە لە خەڵکی ئەکادیمیست و سەرپەرشتیار و بەڕێوەبەری مەکتەب و ئەمانە دوێنێ ئێوارە بەڕێوەبەری ئامادەیەکی پیشەی تازە پەیوەندی کرد بە لیژنەکەمانەوە ئێمەش بەردەوام هەوڵە دەین هاوکاری پەروەردە بین و ئەمەش بیرۆکەیەک بوو لە نێوانی ئێمە وەکو بزافی ئاشتی وەکو بەڕێوەبەرێکی سەرپەرشتیکردن هاوکاری یەکتر بووین بۆ دروستکردنی ئەم پانیەڵە بۆ ئەوی گفتوگۆیەک لەسەر ئەوانە بکەین لەسەر ئەو گیر و گرفتانەی کەوا لە خوێندنی پیشەیە هەیە و چارەسەرەکان بخینە ڕوو پێشنیار بخینە ڕوو بۆ ئەوی بزانین چۆن چارەسەری ئەو گرفتانە بکەین و لێرەوە هەرجێ خۆیەتی کە سوپاسی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت بکەین کە ئەوان سپۆنسەری ئەم پانیەڵەیان کرد بە دابینکردنی شوێن و هەموو پێداویستیەکانی زۆر باشە دەستان خۆش بێ مامۆستا بە هیوایەوەی کە ئێوە وەکو تۆش و هاوڕێکانیشی ئێوە خانەنشینین بەڵکو ئێوە خاوەن ئەزمونێکن کابێ پرسوڕاتان پێ بکرێ بۆی کە بتوانن چی بکرێت لە سیستەمی خوێندنە منویستم پرسیاری ئەو بکەم مادەم باسی خوێندنی پیشەیی یەکەین جیاوازترە لە خوێندنەکانی کە چکە ئەم خوێندنە مامۆستا هەم تیۆریشە هەم کرداریشە یعنی چەنە پێویستی بەوەیە کە تۆ زانیاری تیۆریەکان وەرەگری بە ئەوەش پێویستە کە بە کردیاری ئەم ئیشانەی لەسەر بکەیت لە ڕووی پیشە سازیەوە بێ لە ڕووی کارەباییەوە بێ لە ڕووی ئەو وەرشانەوە هەبێ کە لە خوێندنگاکانە جا خوێندگەی حکومی بێ یاخو خوێندگەی تایبەت بێ ئایا ئەم خوێندنگانە بە پێی پێویست لە ڕووی کرداریەوە پێداویستیەکانیان لەبەر دەستایە بۆ نمونە خوێندکارێک ئەگەر بیەوێ لە بەشی کارەبایە بتوانێت دوجار کە کارنامەی دەرچوونی وەرگرت بە شێوازێکی زۆر ئەکادمی لە کارەبایە کار بکات و شوێنێک دەستی خۆی هەبێ کە ئێمە میشە باسی پرۆژێ بچووکەکەی نەگەر دامەزراندنیش نەبێ چکە پیشە لە هەموو شوێنەکە پیشێ توانی کاری خۆتی پێ بکەیت بە پێی پێویستەیە لە ناو خوێندنگاکانمانە نەخێر بەداخەوە ئەوانە دابین نەکراوە بەو شێوەیە هەروەکو پێشتر ئاماژەم پێدا ینی تەنانەت پرۆگرامی خوێندنەکانیان ئەو کەرەسە و پێداویستیانی کە هەیە ئەتوانم بڵێم هی ساڵی 60ەکان و 70ەکانە کەواتە بۆ ئێستا بەکار نایێت نەخێر لەگەڵ لە ڕێگەی تەکنۆلۆژیایەت لەوانە شتەکان زۆر پێشکەوتوتر زۆر باشە مامۆستا قسە لەسەرەوە بکەین لە دنیا زۆر گرنگی بە خوێندنی پیشەیی درراوە گرنگی تاڵەتی پێدرێت کاتە ئێوە لە ڕێگای بەڕێوەچوونی ئەم جۆرە دیدارانەوە چۆن باستان لەوە کردووە کە خوێندنی پیشەیی هەنگاوێکی گەشتر و باشتر بنێت لە چاوڕابردووە بۆ ئەم بابەتە پێویستمان بە چییە ئێوە چ پێشنیارێکتان کردووە بۆ لایەنی پەیوەندیدار بۆی کە خوێندنی پیشەیش هاوشێوەی خوێندنی ئاسایی لە هەرێمی کوردستانە بۆ منە بەرەو پێشەوە بچێ لەو دیدارەی دوێنێدا 4 پانێڵست کە من یەکێک لەوانە بووم بەشداریمان کرد لە پانێڵەکان بە 2 پانێڵ پێشکەشکرا باس لە گیر و گرفتەکان کرا باس لە ئاستەنگیەکان کرا و باس لە کۆمەڵێک بابەت کە پەیوەست بە خوێندنی پیشەیەوە کرا ئەو پێشنیارانی کە من خستمە ڕوو ئەوە بوو کە من لەو قەناعەتام کە وەزارەتی پەروەردە خۆی بەتەنها ناتوانێ هەموو ئەو لایەنانە دابین بکات بۆ خوێندنی پیشەیی پێویستی بە هەماهەنگیە لەگەڵ پێویستی بە هەماهەنگی هەیە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی تەندروستی وەزارەتی پیشەسازی سامانە سروشتیەکان وەزارەت گەشت و گوزار هەموو ئەمانە پێویستە چونکو ئەم کادرە وەسەتیانەی کە لە ئەنجامدا پێ ئەگەن و بڕوانامەیەک وەرەگرن ئەبنە کارمەندێک بۆ ئەوان
ئیشوکارەکانی ئەو کەرتانە بەڕێوە ئەبن ئەو سێکتەرانە بەڕێوە ئەبن کە کەسێک دەرچووی ئامادەیەکی کشت و کاڵە خۆسبەی ڕۆ لە کشت و کاڵە ئەبێ ئیش بکات ڕاستە کە لە کشت و کاڵە ئیشەکە کەواتە لە خزمەتی وەزارەتی کشت و کاڵایە ئەی پێویستە وەزارەتی کشت و کاڵ بە ئەرکی خۆی هەڵسێ کۆمەڵی کێڵگە دابین بکە وەکو کێڵگەی نمونەیە بۆ ئەوەی ئەو خوێندکارانە بڕۆن لەوێ ڕاهێنانی خۆیان بکەن بە شێوەی پراکتیکی فێری ئیش و پیشەکان بن شارەزاییەکی تەواویان هەبێ بۆ ئەوەی کە هاتنە دەرەوە تەواو و بڕوانامەکەی وەرگرت بە شێوەی کردداری بتوانێت لە شوێنێکە ئیشەکەی خۆی بکات و جێبەجێکە و هەروەهای نەکانتر هەروە کەرتی تایبەتیش بەڵێ ئێمە کەرتی تایبەتیش لەبیر نەکەین کەرتی تایبەتیش کێستاکێ کۆمەڵێک کارگە و بۆ نمونە کارگەیەک لە کارگەکان من ئاگدارم سەتان کرێکاری سینی تایە هەر کرێکارێکی سینی تێچووەکەی بە موچەی و بە خواردن و خەوتنی و چارەسەری نەخۆشی و ئەوانەی لێرە ئەتوانم بڵێم چەندین بەرابەری ئەندازیارێکی خۆمان خەرجی ئەکەوێت لەسەر کارگەکە ڕاستە ئەی ئەگەر بتوانین ئێمە ئەو کرێکارانە کرێکاری خۆمان هەبێت کادری پیشەی خۆمان ڕابهێنین کە بتوانن ئەو ئیشانە بکەن ئەو خەرجش لەسەر کارگەکە کەم بێتەوە کەواتە تێچووی بەرهەمەکەش کەم ئەبێتەوە ئەو وەختە نرخیشی لە بازاڕە دا ئەبەزێت و ئەتوانێت ململانەی لەگەڵ بۆچی ئەمە ئێستاکێ چیمەنتۆی ئێرانیەت لە چیمەنتۆی خۆمان هەرزانترە ئەی بۆ وای لێ نەکەی بەڵام زۆر کات ئێمە مامۆستا پشت نابەستین بە دەستی کاری ناوخۆی خۆمان یعنی ساڵانە چەندین خوێندکارمان هەیە کە کارنامەی دەرچوەرەگرێت بە نمونە بینینەوە لە کۆلێژی کوشت و کاڵ سێرەکەی لەو کارەی خۆیان خۆی نبینێتەوە دوجار لەوانەیە لە گوندێک مامۆستا بێت وانەیەکی پێبوترێتەوە زۆر دوور بێ لە کارەکەی خۆی تا چەند گرنگە ئێوەی بەڕێز لەم دیدارانەیە گفتوگۆ لەسەر ئەو بکەن کە هەر کەسە لە بوارەکەی خۆیان با کار بکات بۆ نمونە دەست بەرین بۆ دەستی کاری خۆمان چەندین ئەندازیاری بەتوانامانەیە کە لە ناو زانکۆکانمانە کارنامەی دەرچۆرەگرین بەڵام سێرەکە ئەندازیارێک لە دەروی وڵاتە هێنن کە لەوانەیە تێچوەکەشی زۆر زیاتر بێ لەوانەی خۆمان تا چەند گرنگە گفتوگۆ لەسەرەوە بکرێت کە دەستی کاری ناوخۆیمان زیاتر پەرەی پێ بدرێت بێگومان پێویستە هەر یاسای کار وارێک بخرێ کۆمەڵێ بڕگەی تیابێ بۆ نمونە تەنانەت ئەگەر کەسێک چێشتخانەیەک دائەنێت کافەیەک دائەنێت ئەو کەسێک کە مۆڵەتەکەی ئەدرێتێ دەرچوی بەشی گەشت و گوزار بێت بەڵێ یا کەسێک ئەوێ کێڵگەیەک دابنێت مەرج بێ لەسەری کەوا کەسێکی کشت و کاڵی خاون بڕوانامەیەکی کشت و کاڵی وەکو چۆن دەرمانخانەیەک ئەبێ ئیلا کەسێکی دەرچووی دەرمانسازی مۆڵەتەکەی بدرێتێ ئەو پیشانەش با بکرێ بە مەرجێکی تیابێ کە ئەو دەستی کارانە ئەو خاون بڕوانامانە لەوێ بتوانن ئیش بکەن بۆ ئەوەی کە ئەوانیش بوارێکیان بۆ بڕەخسێ و شوێنێکی خۆیان هەبێت کە بتوانن موارسەی پسپۆرەکەی خۆیان بکەن و هەروەها کەرتی تایبەت پێویستە ئێمە هەر چاوەڕوانی حکومەت نەبین حکومەت دامەزراندن بکات کەرتی تایبەت ئەبێ بیر لەوە بکاتەوە من هەل لە دوێنێ لاینەکەیە باسی ئەوەم کرد کە وەزارەتی پلاندانان پێویستە دراسەیەکی زۆر زانستیانەی فراوان بکات لەسەر خاڵەکانی گەشەکردنی کۆمەلگەیی خاڵەکانی گەشەکردنی کۆمەلگەیی ئەو خاڵانەیە ئەو سێکتەرانەیە کە ئاهات و ئێمە دەستکاریمان کرد پێشکەوت کاریگەری ئەبێ لەسەر چەند شوێنێکی تر من نمونەیەکی بەسیتم هێنایەوە وتم باخی زەیتون لەگەڵ خەیارە خەیار وای لێیەت کە ئیتر تێچووی گواستنەوەکەی بۆ جوتکارەکە دەرناهێنێ هەمووی ئەبێ بە زەرەر بەڵام ئەگەر ئێمە بایەخمان بە باخی زەیتوندا بۆ نمونە زەیتونەکە کە بەرهەممان هەبوو ئەتوانین کارگەیەکی ڕۆنی زەیتوندا بمەزلێنی کارگەی ڕۆنی زەیتون کۆمەڵێک دەستی کار ئەخاتە کارەوە کۆمەڵی هەلی کار ئەڕەخسێنێ کە ڕۆنی زەیتونی خۆمان بوو نرخەکەی دا ئەبەزێ کە دابەزی خەڵکی بەکاری ئەهێنێ کە بەکاری هێنە تەندروستتر ئەبێ تێچوو نەخۆشخانەکانمان کەمتر ئەبێتەوە ینی ئێمە ئەبێ دەست بۆ سێکتەرێک بەرین دەست بۆ شوێنێک بەرین کە دەستکاری بکەین و گەشەی پێ بدەین کە کاریگەری لەسەر بەشەکانی تریش هەبێت نەک تەنها شوێنێک تەنها لە جێ خۆیان لە بازنەیەکی بچووکە قەتیس بێت و کاریگەری نەبێت لەسەر کارتەکانی تر و شوێنەکانی تر و ئەو پرۆگرامانش کە لە خوێندنگە پیشەیەکانە هەیە پێویستە پرۆگرامی نوێ بێت بەبێ سەردەم
گونجاو بێت لەگەڵ ئەم تەکنەلۆژیای ئێستاکەیە ئەم پێشکەوتانی ئێستاکەیە لە هەموو بوارەکانە و هەروەها ئەو وەرشە و شتانەیەشیان بۆ دابین بکرێ بە و پێداویستیان. باشە کاتە مامۆستا کاتە لە ئێستاە بۆ نمونە ئەو کەسانەی کە لە خوێندنە پیشەیەکانە لە دوای وەرگرتنی بڕوانامە لەنێو بازاڕی کارە بە تایبەت لە هەرێمی کوردستانە ناتوانن جێ دەستیان دیار بێ لەبەرەوەی ئەو منهەجە و ئەو پرۆگرامی کە خوێنویانە لەگەڵ ئێستای سەردەمانە گونجاو هیچ شارەزاییکیان نییە خود نەخێر بۆ شێوازە نیە کەمێک لە ئەو بابەتانی کە هەبووە توانیویانە فێر بنەوە توانن لە بازاڕی کارە جێدەستی خۆیان بکەنەوە تا ئەندازەیەکی کەم چکو وەکو باسم کرد بەشی ئەلکترۆن تا ئێستاکی تەلەڤیزیۆن ڕەش و سپیە خوێنێ ئەی باشە ئێستاکی تەلەڤیزیۆن سمارت هاتووە ڕاستە ئەو هیچی نەخوێندووە لەسەر باشە بۆ چەند ساڵە بیر لەوە نەکراوەوە مامۆستا بیری لێ کراوەتەوە بەڵام ئەوەی ڕاستی بێ بە سەراحەت بڵێن حکومەت بەدەنگیەوە نەهاتووە چەندین هەوڵدراوە چەندین پرۆژە پێشکەش کراوە بەڵام لایەنی پیشەیی ئیهمال کراوە ئەم چەند ساڵە بەڕاستی ئەوە بێ پرسیار لە حکومەت بکەین. باشە ئێوە کە ئەم پانێڵانتان پێشکەش کردو لە ڕێگای بەڕێوەچوونی ئەم دیدارەوە تا چەند گەشتبینن بەوەی کە ئیتر لەمە بە دواوە خوێندنی پیشەیی ئایندەیەکی گەشتر و باشتری هەبێت. ئێمە ئەم پانێڵانە کە ئەنجام دەین هەم وەکو کۆکردنەوەی بۆ چوونەکانە پێشنیارەکانە وەکردنی بە راپۆرت و بەرزکردنەوەی بۆ وەزارەتی پەروەردە و هەروەها بێتە هێزێکی گوشاریش لەسەر حکومەت بۆ ئەوەی حکومەتیش بەدەنگی خوێندنی پیشەیەوە بێت و ئاوڕێکی جددی لێ بداتەوە بۆ ئەوەی کە بتوانین ئینشەڵڵا لە داهاتووە ئیشێکی باشیان بۆ بکرێت. لەم دیداری ئێوە کەسانی بەرپرسان باڵ نەکرد بوو کەوان بتوانن گویان لە بۆچوونەکانی ئێوە بێ یاخۆ ئامادەبوانەی کە لێ بوون فیدباکیان چی بوو بەرامبەرەوە بۆچوونانی ئێوە کە لە خوێندنی پیشەیە بکرێت. ئێمە وەکو کەسانی بەرپرس بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیمان بان کردبوو بەداخەوە هەر شەوی پانێڵەکە من پەیوەندی تەلەفۆنیم لەگەڵا کردوت وەڵی مامۆستا لە دەرەوەی پارێزگای سلێمانیم و سبەی نەفریان ناکەوم بێمەوە و پێش ئەوەش پەیوەندیمان لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری پەروەردەیە کرد ئەوی شەر بە وەفدێک لە دەرەوەی هەرێم بوو ئەگینا ئێمە زۆرمان پێ خۆش بوو و ئەمان ویست کە بەڕێزیان ئامادە بن بۆ ئەوەی لەوەیە ڕاستەوخۆ گوێیان لە پێشنیارەکان بێت لە ڕەخنەکان بێت و ئەوانیش ڕێی خۆیان دەربەڕن. باشە سەرجەم ئەم بابەتانی کە لە نێو ئەم دیدارەیە باسکراونەتان کردووە بە ڕاستپاردەیەک و دواتر پێشکەشی لایەنی پەیوەندیداری بکەن و بۆی کاری جددی لەسەرم بابەتە بکرێت. بەڵێ ئەوە ئێمە چەند کەسێکمان دانابوو تەنانەت تێبینیەکان و پرسیارەکان و ئەوانی کە کۆمنتەکان ئاراستەمان کرا ئەوانە هەموو یادداشت کراوە و دائنیشین و ئەوە هەموو یەکەین بە یادداشتێک و بەرزەکەینەوە بۆ وەزارەتی پەروەردە. دەستان خۆش بێ مامۆستا سوپاس بۆیەوە بە هیوای ئەوەی کە ئەم دیدارانە بەردەوامی هەبێ بووی کە کەسانی بازموونی وەکویەوە بتوانێت بۆ چوونەکانیمان بخاتە ڕوو لە بەتایبەتی لە سیستەمی خوێندنەوە و خوێندنی پیشەیش بتوانن جارێکی تر ئاوڕێکی جددی لێبنەوە تاوەکو بە شێوەیەکی باش کاری بۆ بکرێت و بتوانین ئێمە ئەو کارەمایانەی هەیە لە ناو خوێندکارەکانە بچێتە ناو دەستی کاری ناوخۆی و بتوانین زیاتر پەرەی پێ بێت. ئەگەر مەجای کۆمنتێک هەبێت من لە ئینەکە یەکی لە بڕگەکانی پانێڵەکەی خۆمە ئاماژەم بە ئامارێکی یونسکۆدا دیراسەیەکی یونسکۆیە کاڵێ لە ساڵی 2028 یعنی 5 ساڵی کە جیهان پێویستی بە 475 ملیۆن هەلی کار هەیە و 73 ملیۆن گەنج بێکارە بێت. ئێمە لەکوێی ئەم معادلەین چیمان کردووە بۆ ئەوەی کەوا لە کوردستانە کاریگەری ئەم ئینە بە شێوەیەکی پۆزیتیڤانە بێت. ڕاستە دەستە خۆش بە مامۆستا سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ ئەوەی کە هەمیشە کەسانی وەکو بەڕێستان خەمخۆری هەموو لایەنەکانی پەروەردەن دووبارە سوپاس بۆ ئامادەبوون. سوپاس بۆ ئەوەی بەڕێزیش هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و بەردەوامی ئاوا خەمخۆری پەروەردە بوونە و هەروەها بەردەوام بن لە خەمخۆری بۆ پەروەردە و ئینشاءڵڵا بە هیوای دوا ڕۆژێکی باشتر. زۆر سوپاس دووبارە دەستی خۆش.